لا بروسکە پیرۆزبایەکەی سەرۆکایەتی یەکێتیدا هاتووە لە یادی 40 ساڵەی دامەزراندنی ڕادیۆی دەنگی گەلی کوردستان. ئەو ئیزگەی پەیامی ڕاپەڕینی سەرکەوتنی بەجێی خەڵکی کوردستان گەیاند. لە تاوی سەرجەم کارمەندان و میدیاکارانتان پیرۆز دەکەین و هیواخوازین سەرکەوتوتر بن. هەر لە بروسکەکەدا هاتووە لە ماوەی 41 ساڵی تەمەنی ئیزگەی دەنگی گەلی کوردستاندا توانراوە بە گوێرەی قۆناغە جیاوازەکان خاوەنی ڕۆڵی کاریگەری جیاواز بن و پشتیوانێکی گەورەی سەرکەوتنی شۆڕشی نوێی گەلەکەمان بوون لە ڕابردوودا. بۆیە هەمیشە پێویستە بەشکۆ یادی دامەزراندنی ئەم ڕادیۆیە بکرێتەوە. تاکەیزگەی کوردی لە سەردەمی ئەنفال و کیمیابارانی هەڵەبجە و شۆڕشی کورد و یەکێتی نیشتیمانی کە توانی ڕۆڵێکی بەرچاو و کاریگەری هەبێت لەو کاتەدا ئیزگەکەی ئێوە بووە و کە توانی دواتر سەرکەوتنەکانی گەلی کورد و شۆڕشەکانی سات بەدوای سات بگەێنێت بە خەڵکی و هاوکار و پشتیوانێکی بەهێز بێت بۆ بەرهەمێنانی حکوومەت و پەرلەمانی کوردستان. گەرچی ئێزگەکەتان لە مێژووی سەرکەوتنە ڕۆشنبیری و کولتوری و کۆمەڵایەتی و سیاسەکانی گەلی کورد و خاوەنی ڕۆڵێکی بەرچاوە دڵنیاشین لەوەی لە داهاتوودا ڕادیۆی دەنگی گەلی کوردستان بە هەمان شێوە دەمێنێتەوە و هیوای سەرکەوتنی زیاترتان بۆ دەخوازین. بەو هیواین سەر لەنوێ بتوانین هەمیشە بە پێشکەوتن و تۆمارکردنی سەروەری زیاتر بمێننەوە و لە مێژووی میدیای کوردی لە هەرێمی کوردستاندا بۆیە جارێکی تر پێتان دەڵێین ساڵیادی دامەزراندنتان پیرۆز بێت.